مجالك مدو ئەگەر هاتوو لە ڕێزی پێشەوەی هۆڵەکە دانیشتی بوو بەڵام ئەگەر لە ڕێزی ناواستی هۆڵەکە دانیشتی بوو لە خۆشەویستی تۆ زیاتر دیارێمە گروپ شانۆیەوار شانۆیی یاخود مۆنۆدرامی و قەقنەسە سوتێم لە نووسینی مامۆستا گەزیز عومەر سینۆگرافیا و دەرهێنانی خۆمە نواندنی هەوار فارس ئەم پرۆژێ زیاتر لە ساڵێکە ئێمە کاری لەسەرەکەین زیاتر وا بۆ حوتەم نمایشەچێ لە وڵاتی تونس لە فستیڤاڵی قەرتاجی نێودەوڵەتی مۆنۆدراما پێشکەشمان کرد دواتر لە وڵاتی مسر لە قاهرە خەڵاتی لیژنەی داوەریمان وەرگرت دواتر لە شاری هەولێر نمایشکرا و لە شاری کەرکووک دواتر لە شاری بەغدا دوو خەڵاتی بەدەستێنە لە فستیڤاڵی یوسفعانی بۆ مۆنۆدراما کە باشترین ئەکتەری کچ و باشترین نمایش ئێستا ئەمڕۆ لە سلێمانین پێمان خۆش بوو هەم ڕێزێک بۆ سدگەزیزە بۆ شانۆکارە ئافرەتانی کە معانات و ئازاریان هەیە ئەم پرۆژەیە بەردەوامە بێ چەند فستیڤاڵێک بانگێشنامی بووە هاتووە لەوانە لە وڵاتی ئیماراتەوە لە فستیڤاڵی فجێرەی مۆنۆدراما لە وڵاتی ئێرانەوە بەردەوامین تا ئەو کاتێک کە بڵین